خوێنکاری بەشی ڤیتەنەریە لە ڕۆ تەندروستیەکەیەوە زیاتر باس لە پەروەردەکردن و بەخێوکردنی ئاژەڵ دەکەین لە نێو ماڵدا. جا پشیلەیەکی جوانیشیان هێناوە لەگەڵ خۆیانە بۆ بە میوانی سێمی پرۆگرام ئەمڕۆ. ئەویش ناوی لیلیە. بانە خام بەخێر بێی. زۆر سپاس مەمنون. تەندروستی چۆنە؟ بژی زۆر سپاس. یخوا هەر باش بیت. بەخێر بێی خات و شانە. سپاس بژی. لەگەڵ ئاژەڵ دۆستی و ڤیتەنەریا چۆنی؟ وەڵایی باشین لەخوا بەزیابێ. هیوادارم خەڵکیش وردە وردە بێتە ناو بوارەکەەوە، چونکە بوارێکە ئاژەڵەکان شۆکو ئێمە مافیان هەیە، مافی ئەوەیان هەیە کە گرنگیان پێ بدرێ، میهرەبان بین لەگەڵیانە، نەک تونند و تیژی و دڕندەیان لەگەڵا بەکاربێنین. هەڵبەتە مەرج نییە هەموو کەسێک حەزی لێ بکە لە ماڵەوە بەخێویکە، ئەکرێتۆ لە دەرەوە میهرەبان بی لەگەڵ هەرەوەنی کە عەزێتی نەی بەردی تێنەگری هەنێ ڕەفتاری ناشرینی بەرامبەر نەنوێنی ئەوەیان بەس. زۆر باشە. بانەخان ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەخێوکردنی پشیلەیە و جا بە دیاریکراوی پشیلەی ڕەش. باشە جیاوازی چییە لە نێوان جۆری پشیلەکان یاخود ڕەنگی پشیلەکان؟ بۆچی ڕەنگەکانی بەو شێوازە بوونە ڕۆژی جیهانیەکانیان جیاکراوەتەوە؟ بۆ جیاوازی چیە لە نێوانیان؟ ڕاستەکەی هیچ جیاوازیەک نییە لە نێوانی پشیلەکانە ئەوەی کە من ئاگدار بم. ڕاستە لە ڕووی شێوازەوە جیاوازن، هەر جۆرەیان و شکڵێکیان هەیە و شێوازێک لە دەموچیان هەیە و شێوازی تووکەکەیان جیاوازە. بەڵام لە ڕووی ئەوەی کە بڵێ پشیلەکان جیاوازن لە یەکتری بە هیچ جۆرێک جیاوازیان نییە، لەوانەیە هەنێ تایبەتمەندی هەبێت لە جۆرێکی پشیلە بۆ جۆرێکی پشیلە یەک تۆز جیاوازی بکە، بەڵام ئەوی شتێک نییە کە بڵێ ئێمە بتوانین وەکو فاکتۆری لە ڕووی فەقیری و هێمنی و ئارامیەوە بەخوا ئەوە زۆر زۆر هەیە. ینی زۆر باسەکەن ئەڵەم پشیلەی سوور بۆ نمونە زۆر زۆر هارە، یان هەنێ پشیلەی زیینە هەیە، نێ پشیلەی ئەوروپی هەیە ئەڵەن زۆر زۆر تەپل و تیژ تااقەتیان نییە بجوڵێن و خۆی ڕاستیشە لە زۆربەی ئەو پشیلانەیە کە ئەو تایبەتمەندیان هەیە ئەی بینی کە هارترن یا تەمەڵترن، بەڵام هێشتا ئەکرێ پێچوانەکەشی هەر هەبێت لە ناویانە. زۆر باشە. جا خاوەن ئاژەڵ بوون لەو کەسێک کە ئاژەڵێک بەخێو دەکات کۆمەڵێک بەرپرسیارەتی هەیە کە لەسەر شانێتی و پێویستە جێبەجێ بکات بەرامبەر بەم ئاژەڵە. جا ئەگەر پشیلە بێت یاخود هەر سەگ بێت یاخود هەر ئاژەڵ و باڵندەیەک بێت کە تۆ لە ماڵەوە بەخێویەکەی، گرنگترین ئەو بەرپرسیارەتیانە چین کە لەسەر تاکێک لەسەر مرۆڤێک پێویستە کە بڕیار ئەدات ئیتر ئاژەڵێک لە ماڵەوە بەخێو بکات. ئەوەی لە هەمووی گرنگترە ئەوەی کە شوێنەکەی بەڕاستی پاکرا بگرێ، بە تایبەتی خۆڵەکەی پاکرا بگرێ، بتوانێت ڕۆژانە خۆڵەکەی پاک بکاتەوە تاوەکو هەم خۆی دوور بێ لە نەخۆشی، هەمیش هیچ نەخۆشێک نەگوازرێتەوە. زۆر زۆر گرنگە کاتەکانی نانخواردنی ئاژەڵەکە بزانیت و لە تەمەنی خۆیان کوتانی بۆ بکەی، حەبی کرمی پێ بدەیت، بە تایبەتی بۆ پشیلە پێویستەکە حەبی کرمی پێ بدرێ، پێویستەکە کوتانی بۆ بکرێ بۆ ئەوەی کە خۆی پارێزراو بێ لە نەخۆشی. ئەگینا وەکو گواستنەوەی نەخۆشی بۆ مرۆڤ، ئەو نەخۆشیانە زۆر زۆر کە من لە ئاژەڵەوە ئەگوازرێنەوە بۆ مرۆڤ، ئەوش لە ڕێگەی لیک و بەرکەوتنی خوێن و کۆمەڵێک شتی لەو جۆرە و ئەگوازرێنەوە نەک بەدەست لیان مەگەرگەڕی. ئەوە دکتۆرە شانازیش لەوانەیە باشتر زانیاری هەبێ. بەڵام ئەوەی کە زۆر زۆر گرنگە تۆ ئەم ئاژەڵە خۆی بپارێزی لە سەرمابوون و لە نەخۆشیەوە تا خۆی دوایی ئازاری نەبێ. زۆر باشەمە دواتر باسی ئەو پشیلەی تۆ ئەکەین بچینە لای دکتۆرە. دکتۆرە ئەگەر باسێکی ئەوەم بۆ بکەی، کەسێک کە بڕیار ئەدات پشیلەیەک بەخێو بکات، سەرەتا پێویستە گرنگترین شت کە بۆ پشیلەکە ئەنجامی بدات لە ڕووی تەندروستیەوە کامیانە؟ بانەخان ئاماژەی بۆ کرد پێویستە حەبی پێ بدرێت، پێویستە کوتانی بۆ بکرێت، بەڵام لە هەموو شتێک گرنگترین شت لەم پەروەردەکردن و بەخێوکردنی پشیلەیە لە ماڵەوە چییە؟ دەڕۆی تەندروستیەکەیەوە. بەخێوکردنی پشیلە کارێکی ئاسان نییە، بەرپرسیارەتیەکی گەورەیەکە لەسەر شانمانە بۆ ئەوەی کە سەرەتا بێت دڵنیا بینەوە لە ئەندامانی خێزانەکە ئایا حساسیەتێک شتێکیان هەیە، هەستیارەیەکیان هەیە بەرامبەر ئاژەڵەکە یاخودنا. دواتر کە بمانێت ئاژەڵەکە هەڵگرینەوە پێویستە سەردانی کلینیکی پێ بکەین پێشەوەی کە بیبیتە ماڵەوە بۆی چەکێکی گشتی بۆ بکە لە ڕووی پێستەوە، لە ڕووی دەم و ددان و گوێ و چاوی بۆی بزانانی هیچ کێشەیەکی تەندروستی نییە، ئەو کاتەتوانی بیبیتەوە ماڵەوە هیچ کێشەی نییە. و لەگەڵ ئەوەشە ڤاکسین ئەبێ بەکاربێنین بۆ ئەوش لە تەمەنی 2 مانگ بەسەرەوەی ترەتوانی بەکاری بێنین، نەک بە بچووکی.
واتە ئەگەر تۆ پشیلەیەکی بچووک لە باسی ئەو جۆرە پشیلانە ئەەکەم کە لە کۆڵانەکانە هەن یاخود لە دەرەوەن بەجێ هەڵدراون ئەهێنیتەوە ماڵەوە ئەگەر تەمەنی بچووک بێت تۆڵێ لە 2 مانگ و 3 مانگا پێویستە تۆ ڤاکسینی بۆ بکەی ئەگەر تەمەنی کەمتر لەوە بێ تۆ ئاسایە بەم شێوازە لە کۆڵانەوە یەکسەر بهێنیتەوە بۆ ماڵەوە کێشەی نییە هەروەکوتم چەکێکی کلینی ئەیبەی بۆ کلینیک چێکێکیەکەی بزانم ئەگەر کێشەیەکی تەندروستی هەبێ ئەوان ئێڵن ئەگەرنا هیچ نەخۆشیێکی گوازراوەی تیانە لە 2 مانگە بەس یعنی بەخوارەوە باشە لە دوای 2 مانگەوە پێویستە مانگانە کوتان و ڤاکسینی بۆ بکرێت یاخۆت ئەوەش بەپێی تەمەنەکە بەپێی تەمەنەکانە گۆڕێ ڤاکسینەکان لە 21 ڕۆژ بۆ 30 ڕۆژی سەرەتای تەمەنی تا نزیکی 2 مانگ تەوان بەپێی براندی ڤاکسینەکە ئەگۆڕێ هەنێکی هەیە لە 21 تا 30 ڕۆژی سەرەتا کوتانی بۆکەن دواتر دوای ئەوە بە مانگێک دووبارە کوتانی بۆکەیتەوە دوای ئەوە بە 3 مانگ و دوای ئەوە بێ بە 6 مانگ جارێک حەبی کرمشە بێ بە بەردەوامی بیدەیتێ هەموو مانگێ هەموو مانگێ بەڵێ چونکە بۆی بیپارێزە لە مشەخۆری ناوەکی و بۆی تەندروستی باشتر بێت و تو کوشتیشی نەوەرە ئەو حەبا پێویستە لە کلینیکەکان بدرێت بە پشیلەکە یاخۆت ئەدرێت بە خاوەن ماڵەکە و خاوەن ئاژەڵەکە لە ماڵەوە بە شێوازێکی تر ئەیداتە خۆی خاوەن ماڵەکە ئازادە ئاخۆ لە کلینیکەکە بیداتێ یاخود بیباتەوە لە ماڵەوە لەگەڵ خواردنەکە بیداتێ کێشەینی باشە کێشەی تو کەڵوەرین لە پشیلەدا یەکێکە لە کێشە باوەکان کە لەوانەیە و کەسانی کە پشیلە بەخێوکەن زیاتر لەو کێشێ بزان و ماڵە و جل و بەرگ و بە دیاریکراوی جلە ڕەشەکانیان نەماوە هەمووی بۆ بە تووکی پشیلە هیچ چارەسەرێکی بۆی پشیلەکان تووکیان نەوەرێت چارەسەرێکی بنبڕی نییە بڵێ ئیتر هیچ ناوەرە چونکە عادەتەن هەر مووی قژی مرۆڤیش بە بەردەوامی ئەگۆڕێت و ئەمە ئەکەوێ بۆ نمونە تاڵە کۆنەکان و بەهێزەکان ئەکەون هی نوێ دێتەوە شوێنی پشیلە ئاژەڵەکانش هەروان باشە بانەخان بابگەڕێمەوە لای تو ئەگەر باسێکی ئەو پشیلەی لێ خۆتم بۆ بکە ئەم پشیلەیە تەمەنی چەنە و چ ڕەگەزێکە و چۆنە تایبەتمەندی پشیلەکە چییە؟ ئەم پشیلە جوانە ناوی لیلیە تەمەنی 3 بۆ 4 مانگە بێ کە دۆزیمەوە زۆر بچووک بوو دایکی بەجێی هەشت بوو بە شازێکی گشتی دایکە تا 2 مانگونی و پشیلە بەجێ ناهێڵێ بەڵام ئەم زووتر لە کاتی خۆی بەجێ هێڵرا بوو بەتەنیا بوو ینی ئێستش نازانین کە دایکەکەی کێچکە پشیلە شت زۆرێتە گەڕەکەکانە و نازانین ئاگەر خوشک و برای هەبێنەی بێ و ئەمە زۆر عاقڵە پشیلی کوردیە هەر مەحەلیشی پێڵن و زۆر عاقڵە و زۆر وریایە و بە تایبەتی ئەو تایبەتمەندی هەیە لە پشیلەی کوردیا زۆر زیرەکترن لە پشیلە لە ڕووی هار و هاجی لە ڕووی درڕندەی هەنێک جارها گەزوشت ئەدەن لە کەسێک کەنەی ناسن ئەم شتانی تایە نە خۆی لە چاو پشیلەکانی تر ئەم زۆر عاقڵە بەڵام خۆیان هەر وزەیەکیان هەیە بە تایبەتی ئەوان لە لای ئێوارۆ چونکە بە ڕۆژ زیاترە خەون لە لای ئێوارە و وزەیەکیان هەیە ئەگەر هیچ نەبێ خۆیانی پێوە خەریکەنە بەناو ماڵەکەی ئەسوڕەنەوە و ڕائەکەن و ئەچنە سەر کەونتەر و ئەچنە سەر سەلاجە و دائەبەزنەوە و وزەیەکیان هەیە بێ سەرفی بکەن بابەتی گازگرتنەکەش وەکو لیلی زۆر کەم گازەگریا زۆر کەم چرنوقەیە کە گازیش ئەگرێ بۆ یاریکردنە چونکە یەکێک لەو تایبەتمەندیانی کە پشیلە هەیەی ئەوەیە کە لە ڕێگەی گازگرتنەوە هەوڵەیە هەستی خۆشەویستی دەرببڕێ زۆر جار هەیە ئەو کاتانێک ینی ئازێتی بەرامبەرەکەی ئەدا لەوانەیە هۆکارەکەی تووڕێی بێ بەڵام بە زۆرینی جارەکان بۆ یاریکردنەوە خۆیان چونکە لەناو خۆیانە بەو شێوازە بە گازگرتن یاریەکەن لەبەرەوە نازانن کە بۆ ناگەر گاز لە تۆ بگرن ئازارت پێگا هەنێک جار هەیە هەر وەکو پشیلەیەکی تر سەیرت بکەن زۆر باشە کەسێک کە پشیلە لە ماڵەوە بەخێوەکات پێویستە ڕۆژانە چ شتێک بۆ پشیلەکەی ئەنجامدات لە سەرەتا وتمان پێویستە شوێنەکەی پاک بێت و چیتر هەیە کە تۆ ڕۆژانە پێویستە بۆ پشیلەکەت ئەنجامی بدەی وەکو کارێکی ڕۆژانت وڵی زۆر گرنگە ئاوی فرێشی بۆ دابنی چونکە پشیلە تۆزێک تەبیعەتی وەکو سەگ و ئاژەڵەکانی ترنێت تۆزە بە نازانانی گەر ئەو کۆن ببێ زۆر حەزی لێ نیێ بیخواتەوە وای لێ کاتوشی دیهایدریشنەوە نابێ و درەنگتر لە ناچاریا دواتر ئاوەکە ئاخواتەوە خواردن بەپێی پێویستی بۆی دا بنیت ئەوەی کە لەو کاتەیە چەندێکی پێویستە چونکە دوایەوە دووبارە گەر خواردنەکە بمێنێتەوە ئەگەری هەیە نەیخوا یا کە دوایی کە خواردی ناڕەحەت بێ پێ یا خواردنەکەی لەبەرچاو بکەوێ ئەوە زۆر گرنگە کە تۆ ڕۆژانە بتوانی ماوەیەکی کەمیش بەیاری لەگەڵا بکێ بە تایبەتی گەر بەتەنیا بێ ئەگەر پشیلەکە حەزی لە دەرەوە بێ و متمانێ ئەوەت هەبێ کە ئەتوانێت بچێتە دەرەوە بگەڕێتەوە بۆ نمونە هیچ مەترسێکی لەسەر نەبێ لە جەیەکەیە باشترە جارجارە ڕێگای بدەیت کە بچێتە دەرەوە ئەسە لیلی ئەتوانێت بچێتە دەرەوە یان جارە زۆر کەم ڕۆیشتووە
ئەم چونکە بچووکە هەتاوەکو هەفتەی پێش ئێستاش هیچ نەڕۆشتە دەرەوە ئێستا ئەوە هەفتەیەکە وردە وردە کە دەرگا ئەکەینەوە حەزەکە بچێت چونکە ئێمە خانووەکەمان حوشێکی زۆر گەورەی هەیە و باخیتیایە حەزەکە بچێتە ناو چیمەنەکەەوە و پاڵ ئەکەوێت و ئیتر بخۆی تۆزە یاریەکە و بەڵام هێشتا زۆر نەچۆتە دەرەوە. باشە ئەگەر بۆ نمونە تێکەڵی پشیلەی تر بێت ئەکاو پشیلانەی کە لە نێو گەڕک و کۆڵانەکانە هەن کە ڤاکسینیان بۆ بەکار نەهێنراوە کوتانیان بۆ بەکار نەهێنراوە هیچ کێشەیەک بۆ لیلی دروست ناکە خودت بۆ پشیلێ دروست ناکە کە ئەگەڕێتەوە نێو ماڵەوە نەخۆشیەکان بگوازێتەوە ئەگەر شەڕ بکەن پێم وایە بە ئەگەر شەڕ بکەن و یەکتری برینار بکەن بۆ نمونە لیکیان بەربرینی یەکتری بکەوێ ئەو کاتە ئەگەری هەیە بگوازرێتەوە ئەگەر تووشی گەڕی بوو بێتن گەڕی هەر زۆر بە ئاسانیە گوازرێتەوە تەنانەت بۆ مرۆڤیش بەڵام ئەو نەخۆشیانی کە ڤایرۆسین ئەوەی کە تاوەکو ئێستا تێبینیم کردەوە پێی ئەزمموی خۆم پێویستەکە بۆ نمونە برینێک هەبێ ئەو برینە کراوە بێت ینی خوێنی هەبێت و لە ڕێگەی لیکەکەەوە ئەگوازرێتەوە نەک لە ڕێگەی دەستلیان و یان لە ڕێگەی نزیکبوونەوە بە ئەگەری هەیە توش بێ بەڵام ئەگەرەکەشی ئەکەوێتەوە سەرەوەی کە ئایا ئەو پشیلەی بەرامبەری کە ئەم بەرکەوتی لەگەڵیا هەیە تا چەندێک نەخۆشە. باشە شێوازە دروستەکەی بەخێوکردنی پشیلە لە ماڵەوە چییە ینی بۆ نمونە من لە ماڵەوە پشیلەیەکم هەیە بەڵام هیچ زانیاریەکەم نییە سەبارەت بەم بابەتە جا بە شێوازێکی تەندروست جاڕایە بەخێوی بکە ئەگەر شوێنەکەی پاک بێت تۆ یاریت لەگەڵی کرد هیچ بابەتێکی تر هەیە کە تایبەتمەندی پشیلە بێتن لە ئاژەڵەکانی ترانە بە پێویستە پشیلە بەم شێوازە تەعاملی لەگەڵ بکرێت وڵای زۆر گرنگە بە زۆر باوەشینەکەی بە زۆر باوەشینەکەیت و عزێتینەی توێسە زۆر جار هەیەمە خۆمان ڕاهاتوین کە بمە ئاژەڵێکمان خۆشێت تون باوەشێکین و بەڵام پشیلە هەموو کاتێ حەزی لە باوەش نییە ئەگەر تۆ هەموو کاتێک باوەشی بکە ئێمە هەستێکی ناپارێزراوی لەلا دروستەکە دوێەوە خۆی لێت بێزارە بێ حەز ناکا بێتەوە بۆلات باشترە پشیلە وازی لێ بهێنی خۆی بێتە باوەشت خۆی هەڵی بژێرەکەوێ کۆنتاکتی لەگەڵ تا هەبێ ئەی ڕاستە زۆر جار هەیەمە زۆر حەزەکەین بۆ منە باوەشی بکەین و زۆر جوان و زۆرژی کەڵەن بەڵام ئەگەر بەبێ ئەوەی کە خۆی حەزی لێ بێ بەبێوی کە ئەو کاتە خۆی تااقەتی ئەوەی هەبێت لەگەڵ تویا یاری بکە لەگەڵ تویا بۆی منە باوەش بکە بە ئەگەری زۆر یا لێت بێزارە بێت ترسی بۆ دروسە بێ ینیژەوە تا لەوانەیە لە خواردن بتۆرەی تر تۆزێک نازون و زیان زۆرە باشە لە ڕۆی شۆردنەوە بەڵێ پێویستە ماوەی چەندێک جارێک پشیلەکان بشۆردرن ڕاستەکەی خۆی پزیشکەکان ئەڵێن کە ئیتر ساڵی جارێک بەسە ساڵی دووجار بەسە لەبەری کە پشیلە زمانی مادەیەکی پاکەرەوەی تایە خۆی لێسێتەوە بۆیە هەرچی میکرۆبێک کۆرچی پیسێک لەسەر تووکەکەی هەبێ خۆی لایەبێت توانای ئەوەی هەیە بەڵام من ڕاستەکەی من زووزوی شۆم بەس خۆی پزیشکەکانەگەر لە پزیشکی بۆ دروست ناکات بە من هەڵێم گۆڕانی وەرزەکانی شۆم لە جێوی ساردانەی شۆم بۆ نمونە ئێستا لەوەتی لە لامە لە مانگی پێنجەوە وەبزانام تاوەکو سێ جارم شۆردووە بەس چی ئەەکەم لە دوای ئەوە بۆ منە هەموو ساردکەرەوەکانە کوژێنمەوە هەوڵەیەم کە یەکسەر بە خاولێکی پاک خوشکی بکەمەوە دواتر مجەفەیەکەم ئەی هەوڵەیەم بەنزیکەی لە 180 تووکەکەی وشک بکەمەوە ئەنجاوازی لێ بهێنم کە بڕوا خۆی وشک بێتەوە. باشە شانازخان باسمان لە شۆردنی پشیلە کرد بانەخان ئەڵێک خۆی پزیشکەکان ئەڵێن کە پێویستە ساڵی جارێک بشۆردرێت ئەگەر وەکو بانەخان کەسێک حەزی کرد بە بەردەوامی پشیلەکەی بشوات ئەمە زیان بۆ پشیلەکە زیانی پێ ناگەیەنێت بە دیاریکراوی لە وەرزە ساردەکاندا لە زستان و پاییزاندا بە دڵنیایەوە خۆی پشیلە و ئاژەڵە ماڵیەکان بە گشتی لە هاوینە تۆزە پێویستیان بە شۆردنە بەڵام زستان پێویستی پێ نییە بۆ ئەوەی کەشوهەواکەی ساردە زیانی تەندروستی بۆیانە بێت چ لە ڕووی دروستکردنی ئیلتیهاب و شت لە سیەکانیان چ بوونی فتریات لە پێستەکان چونکە جاری وا هەیە کە بە تەواوەتی وشک نابێتەوە و هەنێک پشیلەمان هەیە مووی درێژە لە ژێرەوە بە جوانی پاک وشک نابێتەوە کە ئەبێتە هۆی فتریات و هەنێک جارە بێتە هۆی بوونی فتریاتێکی زۆر و وەکو گرەی لێ ینی وەکو جیاوازی شۆردنی پشیلەکان ئەگۆڕێ لە پشیلێکەوە بۆ پشیلەیەکی تر یاخود لە ئەگەر پشیلێک تووکی درێژ بێت یاخود ئەگەر پشیلێک تووکی کەم بێت جیازیان هەیە لە بەکارهێنانی و پێداویستانی کە بۆ شۆردن بەکاردێنرێت وەکو جیاوازیان نییە هەمان جۆری شۆردنە بەڵام ئەبێ بە شامپۆ و کەرستەی تایبەتی پشیلە بیان شوین و ئەبێ زۆر ئاگامان لە وشکردنەوەی ئاژەڵەکە بێت هەستەکەم پشیلەکەمان برسێتی تەڵزیمە کاتی خواردن و شتیان یاخود بەگشتی من لە کاتی خواردنی خۆمانە لە کاتی ژەمەکانی خۆمانە سێ جار خواردنی بۆ دانێم شەوانە پێشەوەی بشخەوین قاپەکەی تۆزە خواردنی تێکم بۆ یەگەر شەو برسی بوو ئێستا ئەوەی کە ئەیدەیت
پێکاتەکەی چییە؟ ئەمە تریت و سناکی پێڵێن بەتامی گۆشتە گۆشتی حیوانە ئەجا ئەمە نێوانە ژەمە ئەمە ژەم نییە یعنی تۆ ناتوانانی ئەمەی بیتێ لە کاتێکا برسێتی ئەبێ کاتێک بیتێ کە تێرە و تەنها حەزی لێ کە شتێک بخوا چۆن ئێمە خۆمان لە دوای تێری حەزەکەین شیرینیە بخۆین شتێک بخۆین خۆراکی سەرەکی ئەوان کە بۆنە وەکو ژەم بەکاری بێندرێ زیاتر چی شتێک بەکاردێن خواردنی وشک درای فودەکە لە هەمووی باشترە ئەوەی کە پرسیارم کردو هەموو پزیشکەکان ئەڵێن کە درای فودەکە لە هەموو خواردنەکانی تر زیاتر ڤیتامینی تایە و زیاتر مەوادی تایە چونکە تێکەڵی کۆمەڵێک پێکاتەیە و تامەکانیشیان پێم وایە بە شازێکی گشتی مریشک و ماسی لە هەر هەمووی زیاتر باوە چونکە زۆر حەزیانەتانی ماسی بە تایبەتی و مریشکیش لە دوای ئەوە لە دوای ئەو شۆ خواردنی تەڕ هەیە وێت فود هەیە وێت فودەکە هەر گۆشتە گۆشتی ناو قوتووە ئیتر ئەتوانی زۆر جۆری هەیە بۆ نمونە پارچە پارچەیە هەیە هەر ڕێگۆک و سوپ وایە هەنێک هەیە ئاوی لەگەڵانیە ئەین شل نییە هەنێک هەیە توندەیتر بەپێی حەزی پشیلەکە و بەپێی شەریکەکە ئەگۆڕ باشە هەنێک کەس هەیە من بینیومە بیستومە من خۆم پشیلەوشت بەخێو ناکەم لە ماڵەوەی لانێ زۆر زانیاریم نەبێت سەبارەت بە پەروەردەکردنیان بەڵامەکەوەی کە بیستومە هەنێک جار ئەڵێن خواردنی ماڵەوەش ئەدرێت بیانی بۆ نەوە کەسانی کە خواردنی کە خۆت ئەیخۆی هەرو خواردنەشیان بۆ بەکاردێن بە دیاریکراوی ئێسقان و ئێسقانی مریشک و ئەو شتانە ئەمە زیانی ناگەێنێ بۆ پشیلێ کە لە ماڵەوەیە ئەمەستم لە چوری خواردنەکانە لە خواردنانە دوور بێ کە چوریان زۆرتیایەکێک لە هۆکارانە کە سناک و تریتیش ناتوانین بەرداوام پێ بدەی لەبەرەوەی چورێکی زۆری تایە و ئەمەش تووشی نەخۆشیەکە و تووشی سکچوونیەکە ئەگەر بۆ نمونە سنگی مریشک بتوانین بەبێ بەهارات و بەبێ ڕۆن و بەبێ خوێ و بەبێ هیچ شتێبووی بکڵێنی بێتێ تەندروستە بووی هیچ کێشەیەکی نابێ واتە ئەگەر تۆ خواردنی ماڵەوەشت پێدا ئەبێ بە دیاریکراوی بۆ ئەو ئەگەر بەهاراتی تیاابێ ماڵەوە کرد بێت و ئەو خواردنی کە خۆت لە ماڵەوە خوارد هەرەوەش بۆ بەکاربێنی نابێت باشترە کە نیکەی لەبەری کە ڕێخۆڵی ئەمان بەرگی ئەو خواردنە قورسانە ناگرێ بەهارات و پیاز و سیر و ئەمانە بۆ ئەمان جەهراوین بە تایبەتی شکڵاتە بۆ پشیلە و سەگ ژەهراوی یان ئەگەر بیخواگەری هەیە بیکوژە جابۆی بێ زۆر ئاگات لەوە بێ کە ئەبێت چی بدەیتێ و نەوەڵا باشترە لە خواردنی خۆت دوور بێ بەڵام هەنێک پشیلە هەیە حەزیان بە هەنێک لە جۆر لە سەوزەڵات هەیە بۆمە هەنێ پشیلە هەیە حەزی لە گەنمەشامیە هەنێ پشیلە هەیە حەزی لە خەیارە هەنێ حەزیان لە پەتاتی شیرینە حەزیان لە کۆمەڵێک بابەتی هاوشێوەیە بەڵام ئەویشەکەوێتەوە سەر پشیلەکان و پشیلێک حەزی لێنی باشە بانەخان ماوەیەکی زۆرە تۆ چالاکانی بواری ئاژاڵی لە کوردستانە بە دیاریکراوی لە کەرکووک و لە شاری سلێمانی و لە تاوای کوردستانیشە لە ئێستاە لە بە بەراورد بە ساڵانی ڕابرد و تا چەند گۆڕانکاری هەبووە لە ئەوەی کە ئازاردانی ئاژەڵە ئەو ئاژەڵانی کە لە دەرەوەن ئاین بۆ پێشووتر ئەمان بینی بەس باباسی پشیلە نەکەین سەگێکمان ئەبینی لەوانەیە بەردیان بۆ تێبگرتایە خۆت هەنێک جار زیانیان پێ بگەیاندا هەنێک جار ئازاریاندا بە شوازێکی درڕندانە ئێستا تا چەند خەڵک لەوە تێگەیشتووە کە ئەوانیش مافی خۆیانە بژین و پێویستە هاوکاریان بکرێ ئەگەر لە هەر حاڵەتێکا بێت تا چەند ئەو بەراوردە هەیە بە چاو ساڵانی ترەوە من پێم وایە پرسەکە زۆر بەرەو پێشتووە گەرچی هێشتا لە ئاستی ویستی ئێمە نییە باشتر ببێت و ئیشی باشتری بۆ بکەین بەڵام لە چاو ساڵانی پێشووترا ئاستی هۆشداری خەڵک زۆر بەرز بۆتەوە بە بۆنەی ئیشی ڕێکخراوەی و بە بۆنەی ئەو چالاکیانەوە کە ئێستا چالاکوانەکان ئەنجامیەدەن بە تایبەتیش لە دوای ئەوەی کە تەکنەلۆجیا بەرفراوان بوو و کللتوری بەخێوکردنی ئاژەڵ زیاتر هاتە ناو کوردەوە ئێستا خێزانێکی زۆر هەیە کە ئاژەڵ بەخێوەکەن سەگ بەخێوەکەم پشیلە بە تایبەتی سەگ و پشیلە زیاتر باون بۆ نەیان کەروێشک بەخێوەکەن سمۆرە بەخێوەکەن و بە شوازێکی باش مامەڵەیان لەگەڵاکەن پێم وایە گۆڕانکاریکی زۆر هەیە بەڵام هێشتا ماوێتی بگاتەوە ئاستەکە ئاژەڵێک لە سەر شەقام بڕوات و بێوێ بژی بەبێ ئەوەی کە هیچ مەترسێکی لەسەر بێ بەداخەوە باشە باست لەوە کرد کە خێزان هەیە دوو ئاژەڵ بەیەکەوە بەخێوەکە بۆ نمونە سەگ و پشیلە ئەمە تەندروستە لە ڕووی پەروەردەکردن بە هیچ کێشەیەک ماڵێکە سەگ هەم پشیلەی لێبێت هیچ کێشەیەکی نییە تەنها ئەوەی کە سەگ و پشیلەکە بێکۆ شەڕ نەکەن و کێشیان نەبێت چونکە هەموو سەگێک لەگەڵ پشیلای ڕێک ناکەوە و هەموو پشیلێکی شەڕێک ناکە بەگشتی پێم وابێ لە سەگا گۆڵدن ریترایڤەر لەگەڵ هەسکی پێم وابێ ئەو دوانە لەگەڵ پشیلەیە ئەتوانن ڕێککەون بەڵام بە تایبەتی سەگی کوردی تۆزە زەحمەتە لەگەڵ پشیلەیە ڕێککەوێت
زۆر باشە شانازخان ئەگەر وەکو کۆتا بابەت وەکو دواوتە سەبارەت بە پەروەردەکردنی پشیلە یاخود سەگ لە ماڵەوە پێویستە چی بکرێ وەکو زانیاریەک بیدەی بۆ کەسانە سپاس دەکەین. وەکو کۆتاوشە و کۆتا بابەت کە باسی بکەم هیوادارم ئەو کەسانەی کە ئاژەڵی ماڵی لە بەخێوەکان نەگات بەوەی کە تەمەنێک و ئیتروازیان لێبێن و بەجێیان بێڵن لە سەرجادە ینی بۆ نمونە تۆ ئاژەڵەکە هێنی فێریەکی کە لە ماڵەوە خۆت خواردنی بیتە خۆت بەخێویکەی احتیمادی کولی لەسەر خۆت بێ لە ناکاو فڕێە دەیتە سەرجادەکە ئەو ئاژەڵە ناتوانێت خۆی بەڕێوە بێت ئیتر تووشی زیانی زۆر ئەبێ لە دەرەوە ناتوانێت خواردن پیاکە بۆ خۆی ناتوانێت خۆی بژێنێ کاریگەری زۆری ئەبێ لەسەری بۆیە هیوادارم ئەوانی کە ئاژەڵ بەخێوەکەن و بەنیازی بەخێوکردنی ئاژەڵن پیلانی ئەوەیان نەبێت کە لە داهاتووە بێزار بن و بە هەر هۆکارێ بێ فڕێنە دەرەوە. زۆر باشە دەست خۆش بە زۆر سپاس کامڕۆ لەگەڵمان بووی خاتوبانە زۆر سپاس کە لەگەڵمان بووی بەمێدم کە بەردەوام بن لە کار و چالاکیەکانی خۆتان لە بواری ئاژەڵ دۆستیە بۆی زیاتر خەڵکی شوشیار بکرێتەوە کە پێویستە ئاژەڵەکانیش ئازار نەدرێن و بەڵکو هاوکاری بکرێن. زۆر سپاس ئەگەر شتێکت ما بێ باس نەکرد بفەرموو. وڵای پێم وا بێ دکتۆرە قسەیەکی زۆر جوانی کرد بەخێوکردنی ئاژەڵ ئەرکی لەگەڵایە و بەڕاستیەگەر لە ئاستی و ئەرکانەوی باشترا ئاژەڵەکە بەخێونەکەی و زۆر گرنگی شار وەکو دکتۆرە خۆشی لە سەرەتای قسەکانیا باسی کرد کە ئەگەر خۆشی شنارێت و بەخێوی شیناکی ئازاری نەیت و وازی لێ بهێنی کە وەکو هەر ئاژەڵێکی تر بتوانێت بە پارێزراوی و بە سەلامەتی بژی. بەدڵنیایە زۆر سپاس کە لەگەڵمان بوون دووبارە بەخێربێن لەشتان ساڵ ناوبڕێک وەردەگرین و بەردەوامی بە پرۆگرامی بەیانی باشێت. بەردەوامین لەگەڵتانە چینە لای هەواڵی ڕۆژ لە یەکەم هەواڵەوە دەست پێ دەکەین کە ئەویش هونەرمەندی عراقی کازم ساهر بە فەرمی پەیوەندی
کرد بە ئەکادیمیای ڕیکۆردینگەوە ئەو دەستگایل کە خەڵاتەکانی گرامی ڕێک دەخات. کازم سەهەر لە نوێترین بڵاوکراوەیدا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕاگەیاند بە شێوەیەکی فەرمی لەلایەن ڕیکۆردینگ ئەکادیمی بانکێشت کراوە بە مەبەستی بەشداریکردن وەکو ئەندامی ئەکادیمیەکە لە خولی 2026دا ئەم هونەرمەندەش بانکێشتەکەی قبول کردووە. ڕیکۆردینگ ئەکادیمی کۆمەڵەیەکن لە هونەرمەندان و میوزیسیانان و پسپۆڕە جیاوازەکانی میوزیک لە سەرانسەری جیهاندا کەسانی شایستە بۆ بەشداریکردن لە خەڵاتەکانی گرامی هەڵدەبژێرن و ڕێکخەری سەرەکی خەڵاتەکانی گرامین. ئەمە لە کاتێکدایە کە کازم ساهێر یەکەمین هونەرمەندی جیهانی عەرەبی نییە کە پەیوەندی بە ڕیکۆردینگ ئەکادیمیەوە بکات، بەڵکو پێش ئەو ئاوازانەری ئیماراتی ئیهاب دەروێژ لە ساڵی 2022 بە هەمان شێوە بانکێشت کرابوو. لە هەواڵێکی تر بەردەوامین ڕێهانە سکاڵا لەسەر براندێکی تورکی تۆمار کردو کە ناوی براندەکە زۆر نزیک بووە لە ناوی ئەو خانمە هونەرمەندەوە و داوای کردووە ناوی براندەکە لا ببردرێت تا خەڵکی تووشی سەر لە شێوان نەبن و پێیان وا بێت ئەو براندە هی خۆیەتی. پارێزەرەکانی خانمە گۆڕانیبێژی جیهانی ڕێهانە ڕایان گەیاند سکاڵایان دژی براندی ڕیانە تۆمار کردبوو کە نزیک بوو لە ناوی ڕێهاناوە چونکە پێیان وا بوو بەکارهێنەران وایە بیر دەکەنەوە کە ئەو براند